هەر کەسێک لەسەر مینبەرەوە نوێژتان لە دواوە کرد لەم زولوفەدا کە ئەمڕۆ 72 مانگی 2005 بەس لە کوردستان وایە لە هەموو دنیادا 11 2025 هەر مەلایەک غیرەتی ئەوەی نەبوو هەی بێ غیرەت لەسەر مینبەری پێغەمبەر صلی الله علیه و سلم حد خۆ تۆ هیچ دەسەڵاندی حد دوو کەلیمە بڵێ دوو کەلیمە بڵێ خەڵک گوناهتان دەگا هەرێم عێراق گوناهتان دەگا ئەم میلەتە بۆ نان و موچەی دەبڕن کاکە من بەکار بەدەستانی عێراق دەڵێم ئەڵێم ئەمانەی هەرێم گلەیتان لێیان نییە لەبەر ئەوە موچەی ئێمەتان نەبڕیوە کە من مخۆم موچە خۆر نیم دڵنیا بن لەسەر تۆ قسە دەکەم بەخوا ئەینا بەخوا دینارێکی ئەوەی لە بایعی ماڵی مندا بێ و لە فۆرمەکەی مندا بێ دینارێکی لەم حکومەتە نییە بەخوا بە ئەڵڵا دینارێکم نییە لە حکومەتە ژیانیشم بەخوا هەژار نیم بەخوا سفرەشم ڕازاوەیە سوپاس بۆ خوای گەورە بەڵام بەخوا بۆ تۆ قسە دەکەم بەخوا لەسەر تۆ شەڕ دەکەم ئەو حکومەتەش بەس بە شەرتێ دەمم داخەم چم بوێ دەمداتێ هەرچی داوا بکەم بەس باسی میلەت نەکەم ئامادەن هەموو شتێکشمان بۆ بکەن بەڵام قیامەتی خۆم بە دنیای کەس ناگۆڕمەوە لەوە ئەچێ ئەمە ئاخر لەحزەی ژیانم بێ ئەی بە عیززەتەوە نەچمەوە دیوانی ئەو خوای کە لێم دەپرسێتەوە